الحمد لله رب العالمين. الحمد لله حمد الشاكرين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين. اللهم صل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابة الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار وفتن الليل والنهار. براو خشكي إيمان دارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. خواهي يولا لسورة حجورات لكوتاي آياتي يعنزا أفرمت: ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان ومن لم يتب فأولئك هم الظالمون. خواهي تبارك وتعالى آماشئك لم آيتا وأمر فرمان من بيك كإما ناو ناتور ليكترين نين، لقبي ناشرين ليكترين نين، هر كسيك مشهور بلقبك وأجر أو لقبا أو كنيا أو شهرتا أبو مايني قراني وعاجز بوني شخصك كسك كتبو شوازا بانگیەکەی با مەشهوری بێ پێی مادەم ماینی گەرانی و ئازاردانی دڵیەتی پێی ناخۆشە، بەڕاستی تۆ گوناهبار و تاوانباری. و یەکێکە لە تاوانەکانی زبان و مهلیکاتی زبان وەک چۆن درۆکردن حرامە، وەک چۆن غەیبەتکردن حرامە، تاوانە بە هەمان شوێنە وەکو چۆن گاڵتەکردن کە جمعەی ڕابردوو ئاماژەمان پێکرد، خەڵبەکەم زانین مەسخەرەکردن بە خەڵکی حرامە و جائیز نییە. بە هەمان شێوە ناو ناتۆرەنان لە خەڵکی، گاڵتەکردن بە خەڵکی بە ناو ناتۆرەکەی یان کەمکردنەوەی ناوەکەی بۆ ئەوەی کەوا گاڵتەی پێ بکەی و لە شەئن و شوێی کەم بکەیتەوە، ئەمە بەڕاستی تاوانی گەورەیە. خواهي تبارك وتعالى أفرميت: ولا تنابزوا بالألقاب. ئێوە لەقەب لە یەکتری منێن، لەقەبی تەبەن ناشرین. ئەم لەقەبە ناشرینە، ئەم کونیە ناشرینە، ئەم کەلیمە وشە ناشرینە کە تۆ بە بەرامبەرەکەتی ئەڵێی پیاوە ژنە منداڵە گەورەیە، ئیتر بەم لەقەبە مەشهورە بێ لە کۆمەڵگادا، ئەویش پێی ناخۆشە، ئەمە مایەی بەدبەختی و نەکبەتی تۆیە. گوناه و تاوانێکی کردووە حتا ئەو ناوە بمێنێ و خەڵک بەو ناوە بانگی کە تۆ بە بەردەوامی شەڕ و خراپە بۆ نووسرێت. ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان. تۆ مسلمانی ئیمانداری نابێ بەڕاستی ناو ناتۆرە لە یەکتری بنیان. ئەم کەلیمەیە، ئەم وشەیە کە تۆ ئەیڵێی بەرامبەری بەرامبەرەکەت کە پێی ناخۆشە و عەیبداری ئەەکەی، ئەمە بەڕاستی فسوق و فجورە لە دوای ئیمان و باوەڕ کە تۆڵی ئیمانم هەیە و باوەڕم هەیە، بەڵام لەقەب و ناو ناتۆرە لە خەڵکی ئەنێی. بەڕاستی ماناوێت تۆ ئیماندارێکی فاسقیت یان ئیماندارێکی زارەکیت، ئیمان لە دڵتا جێگر نەبووە، ئەینا لەخوا ئەترسی، دڵی خەڵک و بەرامبەر بریندار ناکەی، خەڵکی عیبدار ناکەی، بە وشەکانت بە کەلیمەکانت ناو ناتۆرەی لێنانەی. بئس الاسم الفسوق بعد الإيمان. بەڕاستی ئەوە ئیسمێکی ناشرینە، بەڕاستی تۆ ئەبی بە فاسق بەهۆی ئەو وشەوە، بەهۆی ئەو لەقەبە ناشرینەوە لەو مسڵمانە ناوە. ومن لم يتب، ئەو کەسێکەوە لەسەر ئەمە بەردەوام و دائیمە ناو ناتۆرە لە خەڵکە نێت، ئەمە ئەگەر تۆبە نەکا و بەردەوام بێ لەسەری، خوای گەورە ئولائیکە هم الظالمون. ئەمانە زاڵم و ستەمکارن. الظلم ظلمات يوم القيامة. زڵم هەرەوە نییە تۆ کابرا بگری و بیکوژی، زڵم هەرەوە نییە کە تۆ کابرا بگری و قوتی بڕی و نانی و بڕی، ئەوە زڵم و ستەمە لە یەکێک کە ناو ناتۆری ناشرین لێنەی. لەقەبێکی بۆ دائنێی بەو لەقەبە ئیتر خەڵگاڵتەی پێ بکە و ئیستیزای پێ بکە. خوا فەرمێت ولا تنابزوا بالألقاب
بئس الاسم الفسوق بعد الإيمان ومن لم يتب فأولئك هم الظالمون. خۆشەویستان، لەقەب دوو جۆرە. ئەوەی کەوا ناوێکە ئینسانی پێ مەشهورە بێ لەقەب، ئەوەیە کەوا بەڕاستی جاری وایە لەقەبەکە کەلیمەیەکی جوانە، وشەیەکی جوانە، کابرا خۆشی حەزەکە. بۆ نمونە بۆیە لە ئیسلامە لەقەب کراوە دوو بەشەوە، لەقەبی جوان و لەقەبی ناشرین. ناوی جوان و ناوی ناشرین وشەیەکەوا پێی بناستەی جوان بێ یان ناشرین بێت. ئەو لەقەبە جوانانەی، ئەو شوهرەتە جوانانەی کەوا هەیە ئیسلامی پێی ڕازیەوە ناو موسڵمانانیشە بووە، بۆ نمونە وەکو صدیق بۆ حەزرەتی ئەبوبەکر، عەتیق یعنی ئازادکەری بەندەکان بۆ حەزرەتی ئەبوبەکر، کەلیمەی ئەلفاڕوق بۆ حەزرەتی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، يعني يفرق بين الحق والباطل، نا فاروق إمام عمر. ذو النورين بو حزتي عثماني كري عفان زاوي بيغمبري خواو كسي بيغمبري خوا صلى الله عليه وسلم بو ذو النورين لبر خاطري أويك وا دوكشي نازاري بيغمبر خيزاني بون. أبو تراب إمام علي، أما اللقب يكو إمام علي بين أسرابو، أبو تراب كنيك بو بين أسرابو، أما ما دام خوي بيخ وشيش مشكلة ثانية. يا مثلا أسد الله أبو حزي حمزة، يا سيف الله أبو حزي خالد، يا أبو هريرة بو حزي عبد الله كصحابي بيغمري خوابو بشيلكاني بخي وكر خزمتي كردن بيغمري خواب فمني أبو هريرة أما إتبا ما مشهور بو بلام أيش بيه خوش بو چونك لا خزمتي بشيلة يكرد، خزمتي حيوانات يكرد. بالحال أما لقبي جوانا تو بكسيك مسألة پیغمبری خدا صلی الله علیه وسلم لسردمی جهالتها پیان صادق الامین، چونکە ڕازگۆ بوو ئەمین بوو کە تۆ کەسیش مەسەلەی ئاکارێکی جوانیە شوهرەتێکی جوانی هەیە قەیچێکە بەو شوهرەتە جوانە مادەم پێی ناخۆش نییە ئەمە نابێتە بەڕاستی تەنابوزی ئەلقاب و لەقەبی ناشرین ناو ناتۆرە. بەڵام لەقەبی ناشرینیش هەیەوە مەسەلەی کابرا ئەو لەقەبە ناشرینانە ئەو شوهرەتە ناشرینانە ئەو کەلیمە وشانەیەکەوە ئینسانی پێ ئەیدارەکە کە حرام بێ، وەکو ئەوەی کە مەسەلەی بە کابرا کورتە باڵا بێ مەسەلەی بڵێڵی ئەجوج و مەجوجە، ئیتر ئەمە دابڕێ بەسەریە، یا مەسەلەی باڵای بەرزە و درێژە مەسەلەی تۆ بڵێ مەسەلەی ئەڵێی فڵانە شتە، ئیتر ئەمە دابڕێ بەسەریە، یا مەسەلەی پێی بووە درێژ، یا پێی وتێت کورتە باڵا، یا پێ وتێت گناڵا، ئەمانە هەیە ناوخۆمانە، یا مەسەلە شەلە مەسەلەی پێی وتە شەل پێی ناخۆشە، یا مەسەلەی گۆجە، یا مەسەلەی کوێرە. سەیرەکەی لە ئیسلامە کە کەسێک چاوی نەبێ وتێ حافظ، خۆی حافظ بوانە کە قورئان و حەدیثی لەبەر بێ، بەڵام حورمەتەن بۆ ئەو پێی وتێ حافظ. بەهەرحاڵ یعنی ئەبێت تۆ ئاگا لە وشانە بێ دەری ئەبڕیت، لەقەبێک نەنێی لە کەسێک کە عیبداریکەی. سە خەڵکی لای ئێمە هەیە بەڕاستی دیبلۆمی هێناوە لە لەقەبی ناشنا بۆ خەڵکی، ئەوەڵێوە ملکی سەڵە، ئەوە نازانم ئەوە گنەڵەیە، ئەوە نازانم دەسوسەڕە، ئەوە نازانم دەمکەوچکە، ئەمانە هەیە لەناو ئێمە. ئیتر خەڵک و ناو ناتۆرەی لێنێ وازانێ ئەم وشە زۆر ئاسانە، بەڵام ئەم وشە مای بەدبەختیەتی خوا پەنامان بە. یا مەسەلەی ئەڵێ کابراڵێ ڕێوێگەڕە، یا ئەڵێ ڕێوێ فێڵبازە، یا ئەڵێ مەسەلەی ملی ئەڵێ زەڕافەیە، ئەمانە کۆمەڵەوشەیە کە ئەو بە ئاسانیەی کە، بەڵام لای خوا زۆر تاوانە خۆشەویستان. یا ناوەکەی ناوی خۆیەتی کورتیە کاتۆ لە عەرەبیە تەرخیمی پێڵێت، بەڵام ئەویش مەسەلەی تەرخیمێکەیە واتە و معناکەی تێگران نابێت قابل ئیستیزا و گاڵتەکردن، دانەیەکیان کە تەرخیمی تاکرێتە مای ئیستیزا و گاڵتەکردن. بۆ نمونە کابرا ناوی فەرزە پێڵە فەجە، ناوی مەحموودە پێڵە خولە، ناوی مستەفا پێڵە مچە، ئەمە گاڵتەکردنە بەو ناوەکان. ناوی ئەحمەدە پێڵە ئەحە، ئەمە بەڕاستی تاوان. ناوی محەممەدە پێڵە حەمە، ئەمە گاڵتەکردنە و تەرخیمە لەو ناوانە، گاڵتەکردنە بەو ناوانە، گاڵتەکردنەوە شۆ ئەو کەسە، ئەو کەسە کە ناوی ئەحمەد پێ بڵێ ئەحە پێی ناخۆشە، ناوی مستەفا پێ بڵێ مچە پێی ناخۆشە، ناوی مەحموود پێ بڵێ خولە پێی ناخۆشە. ئیتر ئەم ناوە دابڕێ بەسەریە، یا هەر لەقەبێکی ناشرینی تر بەڕاستی خۆشەویستان ئەمە بەڕاستی تاوانی گەورەیە. حەزەتی ئەبوو زەڕی غەفاری ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەموو سەحابەی پێغەمبەر بێ صلى الله عليه وسلم، بلال كري رباح، بلال حبشي،
طبعا عبد كويلة بوهم لا يك مسألة لا تاريخ باس كرا أزايون أقام عليه حزب أبو بكر آزادي كلو كريوة لا صناديق قريش سروك قريش كان حزتي بلال طبعا رش بيسبو دايكشي رش بيسبو أبو ذر غفاري بيجي بيوت يا ابن السوداء أم كلمة أو عند كاريجري ناخوش بو لدلي حزتي بلال أو عند بيتعقد بو أو عند نيجران بو حتى ويشتي بلاماري دا بلام خوي قرت لبر خواه هاد وقت مندي بيغمبري خواه فرمي يا رسول الله ضلم زورنا راحته بيغمبري خواه فرمي تشيبو يا بلال فرمي يا رسول الله أبو ذر آواي بيوتم يا ابن السوداء يا ابن السوداء شمشيركي ليه با ما من راحتنا ابو بيغمبري خواه أبو ذر بانكر فرمي يا أبا ذر يا أبا ذر إنك امرؤ فيك جاهلية تو بياويكي براسي استيش صفة ناشنكاني زماني جهالت لناختا أقلت بردوام صفتي زماني جهالت جيبجيكي تو جاهلي أما صفتك ناشرين صفتك زماني نزانينا إسلام هاو بولا بردني أم صفة ناشنانا شون ببراكت علي أي كري رش بيستكا أي كري آفرد رش بيستكا أزاني شن آزاري دلي دا أزاني شن ناراعتي كردوا أزاني شن بيتاقتي كردوا أبو ذر الزور بيتاقت بولما أنجا بيغمبري خواه فرمي ثم قال رسول الله صلى الله عليه وسلم إخوانكم خولكم جعلهم الله تحت أيديكم فمن كان أخوه تحت يده فليطعمه مما يأكله وليلبسه مما يلبسه ولا تكلفوهم ما يبلغهم فإن كلفتموهم فأعينوهم يا غمري خواه فرمي أمانة براتانا لجردسي إيوان أبي هاوكاريان بن يارمتيان بن كاتك وابرايتان لجردسي إيوايا لقل إيوايا لقل إيواء إيوا براستي هول بن لو خوارني خوتاني في أبدن لجلوبرجك خوتاني أوانش لبريكن جلوبرجك يان بني خلاتان كان أو جلوبرجك خوتان لبريكن بأواني أو لبركن أو خواردني كخوتان بأواني أو بخوان نك فرق جوازي توفير هبيه لإسلام يكساني تواو هي خوشويستان نابي لبيني قورو لبيني خدمة فرق جوازي هبيه حتى للروي خوراك جلوبرجي شاب يا غمري خوا أو من بي أفرميت بسوق سيري مكة بكم سيري مكة إنسانة الناس سواسية كأسنان المشت إنسانة قدانا كان شانه إنسانة كي لا إخوة زور برزة أو هيك متقي لأخوة النك أو الدولة ما نو هيك اللي جوانا جلوبرجي جوين لبرايا خوشويستان إن جاب يا غمري خوا فرمي تكليفي ما لا يطاق ان لمكن بار جران مدن بسرانا اگر ايشتان بيت سپاردن كري كاريتان بي كردن هاتن بولاتن بكري كاري ايشتان بي كردن هاو كاريان كن يارمتيان بن ايشي قرسيان بسرا مدن اگر ايشك ايشتان دا بسرا قرس بو بويان نكرا خوشتن هاو كاريتان بكن اما بيغمري خو اوا بيمانه فرمد جامه بس ما ليرا اويا لسر يكوشا كوتي اي كري جنرش بيستكا دلينا راحدو بيغمري خو تو ربو لي فرمت شلون واي بي علي أعمكتو إلي هي زماني جهالة نزانينا حزدي عائشة دايك إيمان داران رضا ورحمة إخوان لأخوي باوكي هم أصحابي بيغمبر بيه صلى الله عليه وسلم فمن لخصمتي بيغمبر دانشتهم بياوك يا أفرتك بو بالا كرد بو هاتا ناو مزيسك وهاو لخصمتي بيغمبر إخوان برسارك لكر الله منش كروشت وتم بالا كرد بو نصا يا سيكم كرد معي تنابزي ألقاب بو معي تانو تشربو معي ناو ناتوربو بيغمبري خواه فرمي يا عائشة لقد قلت كلمة لو مزجت بماء البحر لمزجته فرمي أجر وشيك توت كلمة توت أجر أو كلمة تيكلي آوي دريا بكري براسي يا أو كلمة بخيت ناو دريا وتو بيكي بشتغل بيكي ناو درياوة براسي أو دريا تامو رغم بوني أقوري لبوغاني أو كلميتها يعني يك كلمة كما أي تانو تشربو حزتي في غمري خوا آواي بخيزاني عزيزي خويوت
ئەو کەلیمە چۆن ئەڵێتەوە ئەبێ ئێمە ڕۆژانە چەند بەڕاستی وشەی ناشرین بڵێن و چەند کەلیمە بڵێن کە مایەی لەقەبی ناشرینە بۆ خەڵکی تانەوتە شەر بێ لە خەڵکی بە تایبەت ئافرەتان زۆر جار بەڕاستی ئەمە لە ناوانە هەیە ئەمڕۆ بەڕاستی فەرقیش نماوە زیاتر ئەو پیاوانەی کە بێکارن بێ ئیشن خەریکی دۆمینە و تاوڵە و کۆمەڵەشتن ئیشیان نەماوە کار و کاسبیان نەماوە ئێستا وەکو جارانی تەسبیحات ناکەن خەریکی تانەوتە شەرن لە خەڵکی لە مەس و لەوەکە و لە دراوسەکەی لە براکەی لە خوشەکەی لە چواردەوری بۆیە بەڕاستی زۆر خەتەرە ئێمە پێماردەوە مسلمان ئەڵێن لا إله إلا الله ومحمد رسول الله خوا فەرمێت ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان ومن لم يتب فأولئك هم الظالمون خۆشەویستان دەگێرنەوە کابرایەک بوو بە ئیستلاحی ئەمڕۆ کەچەڵ بوو یعنی موو بەسەریوە نەماوە بەرحاڵ ئیش و کار و کاسبێ کرد کابرایەکی نەکبەتی بەدبەختیش ئەهلی کەیف و سەفا و دەمبازی ئەیدا بەلایە لێرەوە ئەڕۆی کەچەڵ لەو لاواتەوەی کەچەڵ ئەمە ڕۆژێک نەبوو دوان نەبوو سیان نەبوو تا کابرا گەیە گیانی یەک بەردی ماڵی بە تەوقە سەریە بەرحاڵ کابرای چوشکاتی لێکرد لای قازی لای محکەمە کابرای قازی کابرای کرێکاری بانگەکە کە بە حساب کەچەڵ و ئەمیش گاڵتەی پێکردووە وتی بۆ لێت داوە بۆ سەری تشکاندووە ئەمڕۆ جورمی هەیە قیساسی هەیە سزای هەیە وتی جەنابی قازی ئەگەر گوێ لە من بگری ئەو کاتە حەقم پێدەی وتی بەڵێ فەرموو فەرمی کابرای جینایەتکار کابرای تاوانبار کە سەری کابرای شکاندووە وتی جەنابی قازی صلی على النبي قازی وتی اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين دووبارە وتی صلی على النبي قازی سڵاوی داوە سێبارە وتی صلی على النبي سڵاوی داوە چواربارە وتی صلی على النبي قازی وتی کوێ نەکبەتی بەدبەخت تۆ من گوێ لە تۆ ئەگرم تۆ ڕێسڵاوەزە پێغەمبەر بە بابە و نەسڵاوز نەگیانم دەرچوو فەرموو قسەکە وتی جەنابی قازی من سێ جار بە تۆمت سڵاوە لەسەر پێغەمبەر بە تۆ ناڕەحەت بووی ئەم کابرا بۆتە بنێشتە خۆشەی دەمی لێرەوە بە منێڵە کەچەڵ لەو لادۆڵە کەچەڵ بەڕاستی ڕۆژێک نیە و دوان نیە و سیان نیە و جارێ نێ و دەجار نییە دایم بە دەمی ڕاهاتەوە منێڵە کەچەڵ منی بەڕاستی ناڕەحەت بووم بێتاقەت بووم بەردێکی هەڵگردووی ماڵیم بە تەوقە سەریە کێشام بە تەوقە سەریە قازی شتی بە کابرای لێدرا وتی ڕاستەکە وتی بەڵێ ڕاستەکە وتی کاتە تۆ تاوانباری تۆ گوناهباری بۆ ئەم تانەوتە شەرەی لێدەی بۆ ئەم ناو و ناتۆرەی پێوەلکێنی کەواتە خۆشەویستان ئیمانداران زۆر جارێ بەڕاستی البەلاء موەکەل بالأقوال بەڕاستی زۆر بەڵا مصیبەت وەکو چەند جار باسمان کردووە بەڕاستی بەسراوە بە قسەکانمانەوە بە وشەکانمانەوە لە دنیا و لە قیامەتە یەکێک لەو تاوانانەی زبان لەو هیلاکبەرانەی زبان ئینسان لە دنیا و لە قیامەتە بەدبەختەکە سووک و ڕسوایەکە ئەوەیەکەوە ئینسان ناو ناتۆرەی ناشرین لە خەڵک بنێ خوا عاقبەتی هەموومان خێر بێڕی لە گونا و تاوانمان خۆش بی زبانمان پاراوکەی بە یاد و بە زگری خۆت و بە سڵاوەت لەسەر پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم لە وشەی ناشرین لە ئاکاری ناشرین لە گوتاری ناشرین لە پەیامی ناشرین لە کاری ناشرین بە دوورمان کەی یا ربی خوا دڵ و دەروونمان نورانی کەی بە نوری خۆت بە خۆشەویستی خۆت و پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم یا ربی خوا لە سوئی خاتیمە لاماندەی لە عاقبەت شەڕی لاماندەی عاقبەتمان بەخێر بێڕی حسنی خاتیمان پێ بەخشی سەربەرزمان کەی بە عیزەتمان کەی یا ربی خوا لیباسی حیا و حورمەت و تاجی عیزەت کەیتە سەر سەرمان کەدە بەرگی خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵمان یا ربی خوای یان بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنە خوای بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنە خوای محتاجی ڕەحمەتی تۆین تۆ خاوەنی ڕەحمەتی پەروەردگارە وڵاتمان توێنووی بارانە کانی و کارێزەکانمان لە وشک بوونایە یا ربی خوای یان لێت ئەپارێنەوە وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکە وڵاتمان پڕ لە ئەمن و ئەمانکە وڵاتمان پڕ لە ڕزق و ڕۆزیکە بارانی بەڕەحمەت برژێنەوە سەر هەموو ژیانی ئیسلامیە بە هەموو سەر ئەرزا بەسەر مسلمانانە بەسەر هەموو شوێنێک ئەم سەر ئەرزا پەروەردگارە کانی و کارێزەکانمان بتەقێنە دڵمان خۆشکە و دڵمان ناخۆش مەگە پەروەردگارە یا ربی خوای بەکار و کردەوەی خۆمان لەگەڵان نەکەی بە ڕەحم و سۆز و میهرەبانی خۆت لەگەڵمان بجۆڵەرەوە پەروەردگارە یا ربی خوای گیان کار بەدەستانی وڵاتمان بۆ ئیسلاحکە ئیمان و ئیسلامیان بەرێ ویژدانیان بەرێ
ئەگەر قابلن یا ربی خوای گیان زوڵم لەم میلەتە نەکەن ئەم میلەتە چیتر نەچەوسێننەوە هاوکاری میلەت بن پشتیوانی میلەت بن ئەمن و ئەمان لە وڵاتە دروستکەن زوڵم و ستەممان لێ نەکەن یا ربی خوای گیان هەر کەسێ زوڵممان لێکە هەر کەسێ تاوانبارە بەرامبەرمان خیانەتمان لێکە لە خۆمان لە خاکمان لە وڵات و لە نیشتمانمان ئەم کار بەدەستانە ئەگەر قابلی ئیسلاح نین قابلی چاکبوون نین مای هیوای خێریان پێ نەماوە پەروەردگارە بەردەوامن لەسەر زوڵم و ستەم لەسەر قوت بڕین و نان بڕین یا ربی خوای گیان لیان قبوڵ نەکەی یا ربی خوای لیان قبوڵ نەکەی لە هیچ ستەمکارێک قبوڵ نەکردووە لەم ستەمکارانش قبوڵ نەکەی ئەگەر بەردەوامن لەسەر ستەم قابلی هیدایەت نەبن قابلی ئیسلاح نەبن پەروەردگارە یا ربی خوای گیان گەنجەکانمان هیدایەت دەی عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕی یا ربی خوای گیان ماڵ ماڵی هەموو لایەکمان ئیسلاحکەی یا ربی خوای گیان لە نەخۆشی وەبا و ناخۆشیمان پارێزە بەتایبەت ئەم نەخۆشی وەبا یا ربی خوای گیان لە وڵاتمان هەڵیگرە لە هەموو سەر ئەرزا هەڵیگرە پەروەردگارە ئەوەی تووشی وە شیفای ئاز بۆ پەلەی بۆ بنێرە ئەوەی تووشی نەبوو سەلامەت خوای سەلامەتری کەی و هەموو لایەکمان بپارێزی ئەوەی کەوا پێی وەفاتی کردو خوای پلەی شەیدیان پێ بەخشە قەبریان پڕ لە نورکە خوای لە باوکو دایکمان خۆش بە لە باوکو دایکمان ڕازی بە باوکو دایک هەر کەسێک لە ئێمە لە حیاتایە و نەخۆشە خوای شیفای عەز و پلەیان بۆ بنێرە ئەگەر ناڕەحەتن خوای زەلیل سەر جێگایان مەکە یا ربی خوای گیان جەرگیان مەسووتێنە یا ربی خوای ئەوانەی کە وەفاتیان فەرموو باوکو دایکمان یا ربی خوای گیان قەبریان پڕ لە نورکە بیکە بە باخێک لە باخەکانی جەنەت بۆیان نەگەیدە چاڵێک لە چاڵەکانی دۆزەق قەبری هەموومان کە دە باخی بەهەشت پەروەردگارە زبانمان سابت کەی لە وەڵامی فریشتەکانی ناوگۆڕە بەزەوی بە کەسانی دامە و تەسکی و تاریکی و باریکی ناوگۆڕمان نابێتەوە پێغەمبەری ناسار بناسینەوە بانگمان بکات کامان بکات شەفاعەتمان بکات دەرمان نەکا لە ڕۆژی قیامەتە لەژێر بەیداخی لا إله إلا الله ومحمد رسول الله عەشرمان کەی یا ربی خوا لە چیمەنەکانی بەشت لەگەڵ پێغەمبەر و هاوڵانە بین ئەو پێغەمبەر نازدارە صلی الله عليه وسلم بانگمان بکە بە دەستی مبارەکی خۆی ئاوی کەوسەرمان باتێ لە تیونەتی و نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ آمین آمین أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين